دوای تێپەڕبوونی زیاتر لە ساڵ و نیوێک بەسەر سووتانی بازاڕی قەیسەری کەرکووکدا بازاڕەکە لەلایەن کۆمپانیایەکی تورکیەوە نۆژەن کرایەوە و بڕیار بوو لە ڕێگەی زیادکردنی ئاشکراوە ڕادستی دوکاندارەکان بکرێتەوە. لە ئێستادا گروپێک چەکدار هاتوونەتە نێو مامەڵەکەەوە و دەیانەوێت دوکانەکان لە دەستی دوکاندارە دێرینەکانی بازاڕەکە دەربهێنن. تیامان هەیە 30 ساڵها لە ناو دوکانەکەی، بەڵام ئەمە لە دوای ئەوەی سوتا شەریکەی تیکە هات تەعمیری کرد. شەریکەی تیکەوتی من بەو شەرتە تەعمیرەکەم ئەم دوکانانە بگەڕێنەوە دەست خاوەنەکانیان. بەڵام ئێستا مفاجە ئەمان بۆ دەرچوو جەماعەتێک هاتوون دوێنە مزایەدە بوو ئەلەساس بە شتێکی شەکلی ڕەتە بێ سێرمان کرد کۆمەڵی خەڵکاتن سەرمان عەرەب بوون، خەڵک شارەکە نەبوون، خەڵک کەرکووک نەبوون، ناسراو بوون، بەناو عەسایب ئەهل الحەقەوە قسەیان کرد و هاتبوون یانوت ئێمە وتمان بابە ئەیرە و ئەسڵەن ئەوانە چەکدارم بۆیان نییە بێنە مزایەدەوە، بەس وا دیار بوو پشتیان هەبوو و یعنی ئێمە بەڕاستی ئێمە لە تەعریبی سونە نجاتمان نەبوو، تەعریبی شیعە دەستی پێ کرد. بازاڕی قەیسەری کەرکووک بازاڕێکی دێرینی شارەکەیە و لە 360 دوکان پێکاتوە. بازاڕەکە لە بنێڕەتدا مڵکی شوێنەواری کەرکووکە و مانگانە و ساڵانە کرێ لە دوکاندارەکان وەردەگرێت. بازاڕەکە لە تشرینی دووەمی ساڵی 2018 سووتێنرا، ئەو کات دوکاندارەکان گومانیان لە سووتاندنی بازاڕەکەیان هەبوو، پێیان وا بوو دەستێکە بۆ دەرهێنانی بازاڕەکە لە دەستیان، ئێستا خەریکە گومانەکەیان دەبێتە ڕاست. دوێنێ چوونە هیم بکەین مزایدە بکەین مەجموعەیە کات و کەس نازانێت چییە. خۆم شخصی خۆم چوون بۆ لایەنوتم کاکەچی تانێتی بۆ نییە قسەکەی بڕ ئەولاوە و شمتم خواوە چێ کەسە بێتە ناو دوکام ڕێکوژم ئینجایسە بۆتە شەڕ ئاژاوە. هەندێکی بەکرێگیرایی خواروی عێراقیان هێناوە بۆ سەر شارەکە لە بەرەو شارەکە بێکەسە ئەیانەوێ بە زۆر داگیریکەن و تا سەر ئێسقان نایەڵین. لە چەند ڕۆژی ڕابردوودا بڕیار بوو شوێنەواری کەرکووک بە مزایەدە دوکانەکان ڕادستی دوکاندارەکان بکاتەوە. لە پڕ گروپێکی چەکدار بە ناوی عەسایبی ئەهلی حەقەوە پەیدا بوون، داوای پێدانی سەرجەم دوکانەکانیان کردووە گەر هەر دوکاندارێک 4000 دۆلاریان پێ نەدات. ئەین داوای چ وەرەقەیان کرد، مساومەیان لەسەرمانە کرد، ئەوانە دوکاندار نین، بە ناوی عەسایب هاتوبوون و دەریش کەوتن ئەمانە لە عەسایب نینی تر نازانم ئایا دەستێکی لە پشتەوە تا یان ئەوەیە ئەم دوکانانە لەم لەتە دەرەکەن. بە پێی بە دواداچوونەکانی دەنگی ئەمریکا حکوومەتی عێراق بۆ پشگیریکردن لە دوکاندارەکان هاتووەتە خەت، چەند کەسێک لەوانەش دەستگیر کراون کە بە ناوی گروپە شیعەکانەوە داوای پارەیان لە دوکاندارەکان کردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.